سەرۆکیانەی هەندرێن حاکم جەمال جەلال سەرجەم یاریسانان و ستافی ڕاهێنەرانی تیپەکەی دوای تەواوبوونی یاریەکە بردە دەرەوە و ئامادە نەبوون کەوا مەدالیای پلەی دووەمی وەربگرن ئەمەش وەکو هەڵوێستێک بەرامبەر یەکێت تۆپی کوردستان کەوا یاری کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان بڕیاردرا لە یاریگای فرانسۆیی دەڕۆچێ بەڵام دواتر کە یانی هەندرێن ئامادە نەبوو لە یاریەکە ئامادە بە یاریەکە دواخرا و دواتر بردرا بۆ یاریگایشتر و ئەم یاریەش کە ڕۆژێک لە کاتی خۆی دواخرا و دوو ڕۆژ لە کاتی خۆی دواخرا و یاریگاکە یاریگای دومی فرانسۆیی دیاریکرا ئەوان بەو شێوازە ڕازی نەبوون بۆیە سەرجەم یاریزانەکان چوونە دەرەوە و ئامادە نەبوون خەڵاتەکانیان وەربگرن ئەمەش دیمەنی یاریزانان و ستافی تیپی لاوانیانی پێشمەرگەی سلێمانیە کە توانیان بە سێ گۆڵی بێ وەڵام سەرکەوتن تۆمارکەن و ببنە پاڵەوانی خولی لاوانی کوردستان. پیرۆزبایی لە یانەی پێشمەرگەی سلێمانی دەکەم توانیان لە یەکەم ببین دەستیان خۆش بیت بەڕاستی دوای هەوڵمان دوبوونەکی زۆر باش توانیمان تا خۆناغی ئێرکانە بین بەس خوای گەورە وای کرد لێرکانە بوەستین و بەرحاڵ دووەم بین دووەم بوونی شەر خراپ نییە بەس یەک لە سەبەبەکان ئەوەیە کە ئەتوو بەسەر کەتینە فەریق کە مەسەن لە خۆناغی دووەم ڕ 6 گەمەیان کردێ 4 گەمە 5 گەمە یەک حەکەم تاحکیمی لۆ کردینە و ئەمن لاریم نییە لەوەی کە ڕۆژێک پێش جێژنەیە لەوانەیە هەفتەی تاخیرتر با هەر گەرما دەبوو
بەس لە وەختەکەی سعاتە گەوترن دەکرێت ئەگەنات چەند مترێک لێوکانە فەرقی دەماشت ئەو ساحە جوانەی ئەو ساحە جوانە گەل لۆ ڕۆژە چیوا نەبیتن لۆچیە زۆر سپاسان دەکەم. بەسەر سەرپەرشتیان و دانیشتوانان و یاریەکان. بەتۆ لایبانە دوێنانە بەڕێز موفق هێروز ئەنجامی یارەی وەرزشی هەولێر فەرمێ بۆ وەرگرتنی تەڵاقی یاریگا لە بەرامبەر ئامادەکردنی یاریگا بۆ یاری کۆتایی لەلایەن داوا لە بەڕێز مەڵسازە ئەنجامی کوردستان دەکەین بفەرمێ بە پێدانی تەڵاقی گۆکاری خۆلی لاوانی کوردستان بە یاریزانی سێوانی وێ ئەیات یاری بە تەواوکردنی نۆکۆ داوا لە باشترین یاریزانی کوردی لاوانی کوردستان یاریزان بینە ڕزگار لە پەیوەندی بەڕێز عەدنان عەبدوڕەحمان ئەنجامێکی کوردستان دەکەین فەرمێت بۆ پێدانی تەڵاقی باشترین گۆڵبارێ بە یاریزان گۆڵبارێ عەبدوڵڵا حەمید لە داوا لە سەرۆک و جێگری سەرۆکی کوردستان دەکەین بفەرمون بە پێدانی مەدالیای پلەی یەکەم بە یاریزانانی پێشمەرگەی سلێمانی. یەکێشتر لەو یاریزانانێکەوە ڕۆڵی لە تیپەکەی هەبوو کەواتوانی لە بەدەستێنانی بردنەوەکان ڕۆڵی هەبێتن ئەوش ئایا دیاری گۆڵکاری خولی لاوانی کوردستان بوو کە توانی بە نۆ گۆڵ بێتە گۆڵکار کاگات تا چەند خۆش توانیت ببێ گۆڵکار هەرچەندە تیپەکە نەگەشتە یاری کۆتایی و نەتوانانی پلەی یەکەم یان دووەم بەدەست. سەرەتا سپاس بۆیەوە وەڵی خۆشیەکەم لە ڕادە بەدرا چونکە ئەمە یەکەم ساڵمە کە توانیم بمە گۆڵکار و تیپەکەشم تا بڵێ ئەنجامێکی باشیە بوو لە چوارگۆشەی زێڕینە
بە هەندرێن کرایە دەرەوە سپاس بەخوا کە توانین بە 9 گۆڵ بمە گۆڵکاری خولەکە سپاس بۆ ئێوەش دەتوانین بڵێن بۆ ساڵانی داهاتوو لە سیروای نوێ دەمێنیەوە یاخود لایەن هێشتری یاری دەکەی ئامانجی داهاتوو چی دەبێتن؟ وەڵی جارێەوە خۆ تازە دەوری تەواوبەوەیان ناتوان یەکسە بڕیایی لەسەر بێن ئینشەڵا خوا گەورێت تاوکات سەرکەوتوو بێ ئینشاڵڵا دەست خۆش بێ سپاس یاری کۆتایی خولی لاوانی کوردستان کۆتایی هات یعنی پێشمەرگە سلێمانی توانی ببێتە پاڵەوان دوایەوە بە 3 گۆڵی بێ وەڵام لە هەندرێنی بردەوە تیپەکە قەلغانی خولەکەی بەرز کردەوە ئێستاش یاریزانانی تیپەکە خۆشی و شادی خۆیان بە بۆنەی بەدەستێنانی نازناوەکە دەردەبڕن کاپتن چ هەستێکتان هەبوو توانیتان یەکەم بن وڵی سپاس بۆ خوا دوای ماوەیەکی زۆر توانیمان یەکەم بین و بەڕاستی ئەنجامێکی زۆر باشە کارت یعنی چەند مانگێکە چەند فترێکەکەی مە هەوڵی بۆ ئێ ڕاستەکەی توانیمان بە لەگەڵ بەتوانی برادەرەکانمان و بەتوانی خۆمان توانیمان کاسەکە ئەبینەوە بۆ شاری سلێمانی پشت بەخوا و بۆ پیرۆزبایی لە هەموو شاری سلێمانی یەکەم لەگەڵ براکانمان توانیمان کاسەکە ببینەوە خۆش بین ئەوەی ڤیددیۆ دەکرد زانیا جارێ بە خۆی چ دەڵێ چه هەستێکت هەبوو کابوونە پاڵەوان وڵا کاتگەن هەستی زۆر خۆشە بە تایبەتی ئێمە 5 تا بۆ 6 مانگە بێ لە دوو درۆری جیاواز ئێمە بەشدار بووین بە گەرما و بە سەرمای ئەمە لە تەمینە بووین ڕاستی یعنی هیلاکێکی زۆر بووین ئاسایی ئەوشتان هەرە بێ پیرۆزە لە شاری سلێمانی توانیمان بۆ 11 سال لە دوای 11 ساڵ کاسە و گەڕینەوە بۆ شاری سلێمانی ئەلحەمدولیلا وشکر توانیمان لە یانی هەندرێن بەرینەوە 3 بە هیچ ئەم کاسش پێشکەشە بە هەموو بەرەکە سلێمانی هەموویان بە تایبەتی بە شارەکەی خۆم کە کەلارە سواز بۆخوا سواز بۆ برادرانم کە هەمومان پاڵپشتیەک بووین دەست لە ناو دەستیەک بە یەک دەست لە سەرەتای دەوری دەستمان پێکرد و بە یەک دەست کۆتاییمان پێنا الحەمدولیلا وشکر سپاس بەخوا سپاس بۆ کەناڵەکە جوانەکەتان و لەشتان ساق بێ خۆش بێ هەوڵ دەدەین چەند یاریزان هێشتر وەربگرین کاپتن بینەر باشترین یاریزانی خولەکەش بوو توانی تیپەکەشی بێتە پاڵەوان بێگومان بۆ تۆ هەستێکی جیاوازەکە لە هەمان کاتدا دوو خەڵات چه هەستێکت هەیە؟ وڵی سپاس بەخوا هەستێکی زۆر خۆشە باوکاری هاوڕێکانم بوون باش یارزانی خولەکە و کاسەکەشمان بەدەستێنا دوای چەندین ساڵی زۆر کاسەکەمان گەڕانەوە بۆ شاری سلێمانی ئەوە شانازێکی گەورەیە بۆ ئێمە بەشێک بوون لەوانی کە کاسەکە بگەڕێنەوە بۆ شاری سلێمانی چیتە بوو بۆ کەناڵی پێیان کەوا لە زۆربەی یاریەکان ئامادە بوو بەڕاستی زۆر سپاسانەکەین یعنی هەموو یاریێکی ئێوە ئامادەن بەڕاستی ماندووبوونێکی زۆرە بۆ ئێمە پاڵپشتێکی زۆر گەورەیە زۆر سپاسان سەرکەوتوو بن دەست خۆش بێ کاپتن چیتە بوو لەسەرەوەی کە توانیتان لە یاری کۆتایی سەرکەوتێکی باش بەدەست بێنەوە ببنە پاڵ الحەمدوللا پیرۆزبایی لە سەرەتا لە هەموو خەڵکی سلێمانی دەکەم دوای 11 ساڵ دوای 11 ساڵ کاسەکە دەچێتەوە سلێمانی پیرۆزە لە نادی پێشمەرگا بەزدی هەمویان بە دڵسۆزی ئیشان لەسەرە و یاری دەکرد الحەمدوللا وشکر بەدەستمانێنەوە بەنجامێکی باش کاسەکەشمان بردو یاخوا بەخێرێ چیتان بۆ پێیان هەبوو کە لە زۆربەی یاری وڵای هەموو یاریەکان لێرە بوون یاخوا لەشتان ساغ بێ هەر دەم سەرکەوتوو خۆش بێ هەوڵ دەدەم چەند یاریزانیشتر کاپتن لەگەڵم بی تا چەند دڵخۆشن کە توانیتان ببنە لە زۆر خۆش ینی بەڕاستی هەوڵ و ماندووبوونی ئەم ساڵمان هیچ بە زیانە ڕۆی سەرای کە لە خولی عراقیش بەشداری بوون بەڵام بەدا خۆلەمان نەمانتوانین بگەینە ناوی عراق بەڵام الحەمدوللا خولە کوردستانەکە نەتیجەمانە بوو خۆش بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر چەند یاریزان هێشتری تیپەکە ڕیوانجا تا چەند دڵخۆش بوون کە توانیتان سەرکەوت بنزن لە کاتێکدا نەتوانانی لە قۆناغی کۆتایی خولی پلێکی عراق سەرکەوت تۆمار بکەن دەتوانین بڵێن بۆ قەرەبوویتان کردەوە سپاس بخوا سەرەتا بە خێراتنیە واگەین ئێمە سەرەتا لە خولی عێراق و کوردستان بەشداریمان کرد زانیمان ڕێمان قورسە لە خولی عێراقیش بەخوای گەورە هەر ئەمانە هۆکاربوون و ئیتر نازانم بەچی هەر یاریزانێک و لە سلێمانی نوێنەرایەتی شارۆچکێکیش دەکات نوێنەرایەتی دەربەندی خان دەکەن ئێمە ئیمڕۆ زۆر بەمان ناتوانانی بۆ جەژن لە بەیانی جەژن لە ماڵی خۆمان ناکەین زۆر بەمان جەژنمان نەفۆتێ و پێویستە هەر ئیتریان لە سلێمانی بینیان لە شوێنێتر لادەین سەرکەوتوو بن کاپتن تا چەند دڵخۆش بی کە توانیتان ببنە پاڵەوە والله زۆر سپاس بۆخوا بەڕاستی یعنی ئەوەنە دڵخۆشن کا خۆڵە بەسەر یعنی بەڕاستی تا ئەگەینەوە سلێمانی بەس شاوی دڵخۆشی زۆربەی یاریزانەکانتان دەوری خەڵکی دەوروبەری سلێمانی لە دەوروبەری سلێماندا دەیشن تۆژە لە ناو سلێمانی هەر لە ناو شاری سلێمانی وە شارە حیاتەکە ئەو کاسە هەر سەر دوایەوەی بەشداری دوو خولماکە بەڕاستی لە بەقا لە دووهۆکە و یاریەمان کرد ئەنجامێکی خراپ دۆڕین بەڵام سپاس بە خۆتوانیمان گەڕێنەوەستی جارانی خۆمان و ئەم کاسەش بەدەست بێنین گەڕینەوە شاری سلێمانی چیتە بوو بۆ پێیان کە لە زۆربەی یاریەکان ئامادە بەڕاستی دەستخۆشتان لێگەین بەڕاستی باشترکەرە یاخوا لەشتان ساغوێ یاخوا لەشتان ساغوێ بە هیوای سەرکەوتنی زیاتر هەوڵ دەدەم ئەگەر هاوکارم لەگەڵم بێت چەند یاریزانیشتر
کاپتن تا چەند دڵخۆش بن کە توانیت تا بنەپاڵەوە زۆر دڵمان خۆشە سپاس بەخوا چونکە بە گەرما و بە سەرما تەمرینی زۆرمان کرد بۆ تا گشتە باسە بەزەوەی ناخۆشی ئێمە خەڵکی دەروی شارین سە تا 12 و ساعت 12 ناگەینە ماڵ. ویستم ئەوە بپرسم زۆربەی یارزانەکانتان خەڵکی دەوروبەری سلێمانی لەکوێوە هاتی بۆ ناو سلێمانی وەروە نوێنەرایەتی شوێنەکەی خۆت دەکەوێت هەڵەبجەی تازە لە شارە زۆر هاتینا دەربانی خاماتیایە کەلات کەرکک چەمچەماڵ شوێنی زۆر ماتیایە زانگان تۆزە ناخۆشە لەوە نەڕۆینەوە لای ماڵەمان من لە کاتی مەشقەکانی ژماندوبوونی زۆرتان بەخۆ بینوە تاوەکو مەشقەکانتان ئەڵۆڵا بە سەرما بە گەرما کورە هاتوچۆی زۆرمان کرد بۆ بەغا شارەکانی بەغامان کرد قسەی خۆی تەواو باشە بۆ کاتێشتری شا دەرپێشتر با تاوانبارە سەرچەکە بێتن کافتن شکار کافتن تا چەند دڵخۆش بوو دەتوانین بڵێم لەو یاریە بە گۆڵی دوم تا ڕادەیەکی زۆر تۆڵت لێکرایەوە بە گۆڵی دوم دەتوانین بڵێن یاریەکە تا ڕادەیە گەگلا کردەوە با مۆبایلەکەی تەڕنەبێت بۆ مۆبایلەکەی تەڕنەبێت چه هەستێکت هەبووکەوە توانیتان ببنە پاڵەوە سەردا بەنای خۆی گەورە بە خێراتنیەوە کە سوپاس بۆ خۆی گەورە زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی دوای 10 ساڵ گەڕانەوە ئەم کاسە بۆ سلێمانی شتێکی بەکەمی نازانم دەستکەوتێکی زۆر گرنگە بۆ تاک بە تاکی یاریزانەکان ئەلحەمدولیلا زۆر دڵخۆش بووم بەڕاستی هەندێنیش یانەیەکی زۆر باشە سوپاس بۆ خۆی گەورە توانیمان لە یاریەکە سەرکەوتین بۆ پلانەی کە ڕاهێنەر و ڕانەر بوومانیدان ئەلحەمدولیلا توانیمان بە ئەنجامی 3/0 بردمانەوە دەست خۆش بۆ ئێوە کێدی تۆبی کوسان بۆ من ڕاستیمە جوانە لە شێوەی ساغێ خۆش بێ سەرکەوتوو بن هەوڵ دەدەم چەند یاریزانێشتری تیپەکە کە لە ئێستادا لە دەتوانین بڵێن خۆشی دەربڕینن وێنە لەگەڵ جامەکە دەگرن بۆ وەکو یادگاری لیان بمێنێتەوە بەشێکی زۆریان قسە کردووە کاپتن قسەی کردووە کاپتن تا چەند دڵخۆشن کە توانیتان زۆر دڵخۆشی سپاس بۆخوا سەرەتایمە بەشداری دوو خولمان کرد سپاس بۆخوا لە خولی یەکەمیان لە خولی ڕاق ئەنجاممان لە چوار تیپەکە بوو لە خولی کوردستانی سپاس بۆخوا کە توانیمان قەرەبووی خولی عێراق بکەینەوە پلی یەکەمە دەست بێنین لەگەڵ هەندێنە سەرکەوتوو بن دەستان خۆش بێ هەوڵ دەدەم چەند کەسێشتر لە ستافی تیپەکە وەربگرم کاپتن اي آسايا شنو شعورك بعد الفوز مباراة النهائي ودرع الدوري؟ والله الحمد لله طبعا جو الدوري طبعا نلعب دوري العراق ودوري كردستان دوري العراق صعدنا مربع ذهبي وما حالفنا الحظ من وراء دوري كردستان والحمد لله صعدنا نهائي وحرزنا نتيجة ثقيلة 3-0 والف مبروك لنا الف مبروك للإدارة تعب جهد كامل موسم كامل دعم للاعبين والحمد لله هذا أول إنجاز للنادي من تأسيسه 1999 والف مبروك لنا وهارد لك المنافس هندرين طبعا نادي جيد لاعبين على مستوى عالي ونقول لهم الف مبروك لهم لان الوصل ليش مرحله ماكو خساره وان شاء الله نوعدكم المواسم الجايه ان شاء الله مبروك اطول لاعب من دوري بالتوفيق ان شاء الله كابتن تاستيكتيكوا تواني لەگەڵ تیپەکەت ببێ پاڵەوە وڵی هەستێکی زۆر خۆشمێمە ئێمە دەمێکە تەمرین شتەکەین و زۆر هیلاکن بەڕاستی ئێمە لە خولی عراقیشە لە قۆناغی پێش کۆتای دەرکراین لەوێ تۆزە زۆر بەمان ناخۆش بیعی کە دەرکراین هاتین لێرە قەربوومان کردو و بووین بە یەکەم زانم خەڵکی سووریا وایە خەڵکی شارێکی خەڵکی حەسەکە چەند ساڵە لە سلێمانی وەروە دەتوانین بڵێن قسەکردن و دەتوانین بڵێن وەرگرتنی ڕێنمایەکان لە ڕاهێنەر بۆ قڕز نەبووە بزانام شتێکی ئاسان نانەخێر هەر یەکەم ساڵ تۆزە قرز و دوایەوەی تر باش بوو زۆر باش بوو بەردەوام بە لێرە خۆش بێ بزانام لەگەڵ کاوانیش برادەرایتان خۆش کوڕی پلکمە خزمتانە کە بە یەکمانەوە باسی کاوان یاریزانی تیپی لاوان یانی هەندرێن دەکەم کامڕۆ لەگەڵ کاپتن ڕوبەڕوو یەکتر بوونەوە بە هیوای سەرکەوتنی زیاتر لە ساڵانی داهاتوش هەوڵ دەدەم کاپتن عەبدوڵڵا تا چەند دڵخۆش بیکەوە لە هەمان کاتدا تیپەکەشتان بۆ پاڵەوان بۆ ببێ باشترین گۆڵپارێزی خولەکەش وەڵا هەستێکی زۆر خۆشمانەوەیە بە بۆنەی خولی عێراقیشەوە بەڕاستی گروتینێکی زیاترمان بۆ پێیا بوو لەوێش ئەنجامی باشمان هەبوو بەڵام نەمانتوانی سەرکەوتون و بە بۆنەی هەنێ کردار وشتی یانەی خولی کوردستانەوە هەمووی فەسڵی خواشە مامەرگرتووە دەستخۆش بێ چیت بۆ پێیان هەبووکەوە لە زۆربەی یاریەکان ئامادە دەستخۆشیان لە یەکەین بەڕاستی هەموو کاتێ لە هەموو شوێنەکە لەگەڵمان بوون بۆ هەر بۆ ئێمەش بۆ هەموو یانەکانی کە هەموو کاتێ لەگەڵیانم بەڕاستی دەستخۆشیان لێ دەکرد دەستخۆش بێ هەوڵ دەدەم بەشێشتری تیپەکە بە تایبەتی سەرپەرشتیار یاخود کارجێڕی یانەکە
کاپتن ویسام وەربگرم کاپتن ویسام ئەگەر لەگەڵمان بی تا چەند دڵخۆش بکەوە تیپەکەتان بۆ پاڵەوان تۆژۆکو دەستەی کارژێڕی تیپەکە ئەمڕۆ لەگەڵیان بیانەکە دەتوانین بڕێن لەگەڵ زۆربەی تیپەکان بەردەوام لە گەشتەکان لەگەڵیاندا بووی چمان دەبوون یەکتان بین تاوەکو بوونە پاڵەوان ناخۆی گەڕانەوەوان بەڵێمە وەکو نازناوە مێ بەس پێشکەوتمان کات جامی کوردستانەوە دەسێناوە بۆ کوردستان هیچ ئەنجامێکمان نایەناوە یەکەمی ئەو کات گۆڵ پارێز بوو پارێز بووم لە ساحەی لەگەڵ ئەرارات یاریمان کرد بە پەنالتیا دڵمانەوە ئەمەش هەر خۆشی جاران بیرم کەوتەوە ئەم لاوانەیش تام تێژی خۆشترە ئەمەم گەنجە لە فێرگەر فێر بۆلێتەوە هاتوتە تازە بەگشتوان هاتۆ لاوان یانە هەستەکەی ئەوەی تۆ هێلاک بووی لەسەرەتەوە دوێ 4 ساڵ ئەمەیە بەرهەمەکەی خۆی بەمە دڵخۆشم زۆر ئەم گەنجان هەر لە مناڵی لە ئێمە بوون هەتا ئێستا بەڕاهینە ڕۆبەستا بە خۆمان دروستمان کردووە زۆر دڵخۆشین ئینشاڵڵا هەر لەمەولا احتمامەیە بە تازە بەگشتوان لاوان و فێرگەکەش ئینشاڵڵا بتوانین ئەنجامی باش لە کوردستان عێراق کاپتن چۆن دەتوانین پارێزگاری لەو لاوانەتان کەن کەوا پاڵەوانی کوردستانە بێگومان ئێوە بۆ تیپی یەکەم کارتان بەو یارزانانە دەبێت بەهۆی ئەوەیەوە لە خولی عراق بەشداری دەکەن لەوانەیە بۆ ساڵانی داهاتوو لە خولی کوردستانیش بەشدار بن پێویستان بە یاریزان دەبێت چۆن دەست بۆ یارزانانەوە دەگرێت ئێمە ساڵان ڕابردووە ئەگەر دقت بین ئێمە 2007ەوە بەرنامەمادانە بە 4 ساڵ فڕقی یارزانەکان لە تازە ڕۆژوان گەشتە پێشکەوتوان ئەگەر سێ فڕقەی پێشکەوتوان کەین ئێستا حەمید ڕەحیم کاپتن فڕقەی پێشکەوتوان نادی پێشمەرگەیە لە فێرگە نادی پێشمەرگە دەست پێ کردووە ئێمە بەعکسەوە زۆر احتمامین و زۆربەی یارزانەکان لە فێرگە هاتوون بەداخەوە ئێمە لە کوردستان دوورین وەکو پێشکەوتوان ئەگەر لە کوردستان بەشداریمان بکردایە ئەم گەنجان یەک نەفەر دەرناکە محاولەکەم ئەگەرمەش نەبێ لە سێبەری عێراق ئینشاڵڵا بەشداریەکەن ئەگەر هەر نەبوو مەجموعەک یان ناتوان هەموو فڕقەی پێشکەوتن نازانێت 4 یارزان 5 یارزان زیاتر سەرخا محاولەکە ئینشاڵڵا زۆربەی یارزانەکان لەگەڵمان بەردەوام پێشکەوتوان و بە سەبریان هەبێ من هیوادارم یعنی تکاکەم لە یارزانە گەنجەکان لە یارزان خۆمان یارزان نادەکان تریش هەندرین و غێر هەندرینیش با سەبریان هەبێ ساڵێک 2 ساڵتر یەدەگرن ئەبن بە نەجم و باشترین یارزان ئینشاءڵڵا خۆش بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ تیپەکانتان بەڵێ دەمێ چەند کەسێشتر لە ستافی کاپتن ڕازگۆ کاپتن تا چەند دڵخۆشن کەوا ئەمڕۆ تیپەکەتان بۆ پاڵەوە وەڵا شکرستایش بەخوای گەورە لە بیدایەتی دەورەکەەوە دەوری کوردستان ئێمە هەدەفیۆمانە بوو کە یەکەمی خولەکە بین سپاس بۆخوا ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە و جوودی یاریزانەکان و ستافی مدەڕیبن هەموو توانیمان ئەمڕۆ کە نازناوی یەکەم بینەوە بۆ پێشمەرگەی سلێمانی کە لە مێژووی خولەکەیە یەکەم جار ئێمە بینە یەکەمی کوردستان ئینشاءڵڵا پشت بەخوا ئەم جیلا داهاتوو یەکەم بۆ یانی پێشمەرگەی سلێمان و بە کوردستان و بە تایبەتی بۆ شاری سلێمانی زۆر دڵخۆشین هیچ خۆشی یەک نییە لەمە زیاتر چیتان بۆ پێیان هەبوو کە لە زۆربەی یاریەکان وەڵا ئێمە زۆر سپاسیەوە کە مەتابەتی بە ڕێزێکا حسێن کەناڵی پێیان ینی ئەگەر یاریەکانیش لێرە بوو ئێمە ماڵمان لە سلێمانیە هەموو جارێ چوونەتە سەفحەکەی بەڕێستەوە هەموو یاریەکان بە هەموو خولەکانی کوردستان بە تازەوە گەشتوان و ناشین و ممتازەوە تەنانەت خولەکانی عێراقیشە ئێمە ئیسفادەمان زۆر لە کەناڵی پێیان وەرگتووە زۆر سپاسی ئینشەڵا نمونەتان زیاد بێت ئینشەڵا هەموو پەیامنێرێک وەکو بەڕێست و وەکو کەناڵی پێیام دایمە ناسەحەکەیا بن بۆیە ئەو باشترین جایزەی پەیامنێریشی وەرگی دەستراوە خۆش بێت دەستان خۆش بێ تا چەند بۆ ئێوە ئاستەنجی دروست کرد بووکەوە زۆربەی یارزانەکانتان لە دەرەوەی سلێمانەوەدا وەڵاهی ئەوەی ڕاستی بێمە کە یاریەکە خراپخۆ دەزای باین جەژنی قوربانی پیرۆزە ینی ئێمە سابێ بگەینەوە بە شاری سلێمانی و زۆربەی یاریزانەکانیشمان یاریزانی دەرەوەی شارە ئەمە ئاستەنگێ دروست دەکا بەڵام مادام یەکەم بووین و کاسەکە بە خۆمانە ئینشەڵڵا ڕێگەکەیان کورتە بێتەوە بە هیوای سەرکەوتنی زیاتر لە داهاتوش بەڵێ بینەرانی خۆشەویستی ئازیز وا دیارە زۆربەی یارزانەکانی تیپەکەمان هەوڵدا وەربگرین ئەوانەی کە نەشمانتوانی وەری بگرین داوای لەبردنیان لێ دەکەین تا ڕۆماڵێشتر و ڕۆماڵێشتری وەرشی بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ